زۆرێک لە بابەتەکانمان لەبەرەوەی ئێمە ئێستا لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناداین لەبەرەوە زۆرێک لە بابەتەکانمان پەیوەست کردووە یاخۆت پابند کردووە بە ڤایرۆسی کۆرۆنا و ڕێنمایەکان و دوایین داتا و زانیاریەکان لەبارەی ڤایرۆسی کۆرۆناوە هەرزووش وەزارەتی تەندروستی ڕێنمایی تایبەت بە خۆی بڵاو کردەوە لە ڕێگەی سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکانەوە ئەم بابەتی کە ئێساش دەیخینە ڕوو بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانیە کە ڤیددیویەکی ڕێنمایی ئامێزیان بڵاو کرێتەوە لە زاری پزیشکێکی پسپۆڕی نەخۆشەکانی سنگ و هەناسەوە کە بەڕێز دکتۆر کامەران قەرەداغیە کە ئەوانیش کۆمەڵێک سلاید و دیمەنیان تێکەڵ کردووە بە بابەتەکە بۆی خەڵک هۆشیار بێتەوە لەبارەی ڕێنمایەکان سەبارەت بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا ئەم دکتۆرە دەڵێت پاک و خاوێنی گرنگترین ڕێگەیە بۆ خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا. باچین گوێبیستی ڕێنمایەکانی ئەو دکتۆرەبین کە بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانی لە پەیجی تایبەتی خۆیانەوە لە فەیسبوک ڤیددیۆکەیان بڵاو کردوێتەوە. ئەم ڤایرۆسە ئەچێتە ناو بۆری هەوا ئەچێ سیەکان تێکەشکێنێ دوایەوە ئۆکسسیژین کەم بێتەوە کە ئۆکسسیژین کەم بۆ تەئسیر لە دوو ئۆرگانی گەورەی لەشەکە کە ئەویش گورچی لەو دڵە هەرسییان بەیەکەوە ئەبنە هۆی کوشتنی نەخۆشەکە. دووەم بە ڕێگەی دەستێوەیانەوەیە. بۆچی دەستێوەیان لە سەدا نیسبەتێکی کەمی 3 تا 5 نیسبەت لە چێتە ناو کۆندامی هەرسەوە تووشی ڕەشانەوە و سکچوونیەکات لەبەرەوە ئەوە حاڵەتێک کە پێڵێن دەستێوەیان و ئەو کەسانی کە ئەپژمن بەسەر دەم و لیە و ئەمانیان و ئەمێنێتەوە پێویستە دەستنێن بەو شتە ئەم باسی ئەو شوێنە ئەەکەم کە ڤایرۆسەکەی تایە. ئەمە شێوەی گواستنەوەکەی بە شێوەیەکی سەرەکی هەوایە. دووەمیش دەستێوەیان کە ئەوەکە چۆنێتی تەشخیصکردنی تاکو ئێستاچێ تەشخیصکردنەکەی لە هەنێ وڵاتە گیرروگرفتی گەورەی هەیە بەڵام دوای 6 هەفتە لە دوای 6 هەفتە ئەوە بوو کە بە تەواوەتی تاکید بوو کە چ جۆرە ڤایرۆسێکە جۆرێک لە تەحلیلی PCRیان بۆ کردو کەیسەکان تەشخیص لێکۆڵینەوەیکی زۆر گەورەی 30,000 کەسیە کە لە ئەمریکا دابەزینە ناو ئەمریکا و حرارەتیان گرتن دەرکەوت لە 30,000 کەسا کە حرارەتیان نەبوو یەک کەیسیان تەشخیص نەکردووە. ئەین لەبەرەوە شەرت نییە یەک شتێک بەس تا بە تاقی تەنیا بتوانێت تەشخیصی نەخۆشەکە بکە. لەبەرەوە ئێمە تەشخیصی نەخۆشەکە کە هاتە هەج وڵاتێکەوە دوایی ئەو کەسانی کە بە شێوی هەڵامە دیەن یان تەنگە نەفەسن یا ئۆکسسیژیان دابەزێ ئەکەونە ژێر پرسیارە و فەحسی تایبەتیان بۆ کرێ. گەورەترین لێکۆڵینەوەی زانستی لە چینە نەشرکرا کە شتێکی سەرسوڕێنە کردووە لێرا 1-2 ئەنجام لەو ریزڵتە لەو ئەنجام گیریە لێرا باسێکم ئەوژەوەیە کە 72,000 کەسیان خستۆتە لێکۆڵینەوەکە کە دەرکەولەوە لە ژێر 10 ساڵیەوە تا ئێستا یەک کەس نەمردووە لەو بەحسا لە 72,000 کەس 45,000یان هەر تەواوەتی تەکید بوو کە هەیەی ئەوانی تریش عەزل کرابوون لە ژێر 10 ساڵیەوە یەک کەس نەمردووە لە 10 بۆ 20 ساڵ یەک کەس مردووە. ینی لە سفرەوە تا 20 ساڵ نیسبەتی مردن 0.2 یعنی لەو بەحسە گەورەیە کە شتێکی سەرسوڕهێنەرە لە دنیا لە 0 بۆ 20 یەک کەس مردووە. یعنی لەبەرەوە ئەمە شتێکی دڵخۆشکەرە کە مناڵ لە تا تەمەنی تا گەنجیش کە پێی نەمردوون. مردنی پیا و لە ژن زیاترە نزیکەی 2.5 ئەمە ژێکێکە لە ئەنجامگیریەکانی ئەو بابەتە. دانێکی تریان کە زۆر گرنگە ئەوژەوەی کە بیزانین ئەوانی کە زۆر مردوون ئەو کەسانن کە تەمەنیان لە 60 بۆ 80 50 بۆ 60 نیسبەتی مردنەکەیان 1.3 بەڵام لە 60 بۆ 80 نیسبەتی مردنەکەیان بۆ بە لە 15. ئەم کۆرۆنا ڤایرۆسە ئایا چاگە بێتەوە چی لێ چی لێ نایەت ئەوەی بەپی بابەتەکە کە هین کراوە تاکو ئێستا چێ لە 180 چاگە بێتەوە لە 120 وەزعیان ئەچێتە بە حاڵەتێکەوە کە پێوتە مەترسیدار و لەو لە 120 لە ساد بەپی بابەتەکان کە تا ئێستا نەشتکەوە 2.3 مردنی تایە. ئەگەر وڵاتێکی وەکو کوردستان عێراق کەیسی تیان نەبوو حاڵەتی تیان نەبوو ئەوە پێویستی بەو هەموو ئیجراعاتە قورسە نییە و هاوڵاتیان پێویستیان بە ماسک نییە بە هیچ شێوەیەک و پێویستە ژیانی ئاساییان هەروەکو ژیانی ئاسایی پێش ئەوەی کە ڤایرۆسەکە بێتە ناوە. ئێستا ئەمڕۆ مانگی 2 ئەبێ خەڵک وەکو مانگی 10 یان مانگی 2019 هەڵسو کەوت تەسەڕفکە هیچ پێویست ناکە ژیانی ڕۆژانی بە هیچ شوێ بگۆڕێ نە لە خەوتنیان نە لە پاڵکەوتنیان نە لە خواردنیان نە لە هیچ شتێکیان. بەڵام
ئەکرێ نیسبەتی پاک و تەمیزی ئینسان زیاد بێت هەموو کاتێکە چێتە سەر ئاوێتە دەرەوە ئەچێت شوێنێ دەسی بشووە بە سابوون بە مادەیەکە جێڵێکە کە ئەلکولی تایە ئەتوانی ئەوە بکە ئەتوانی ئەو کەسانی بۆ ئاگاداریتان یەکێک لە ئەنجامگیری بابەتەکە ئەوە بووە کە ئەو کەسانی کە نەخۆشی دڵ و زەخت و شەکرە و نەخۆشیەکانی سنیانەیە زیاتر ئەوانە مردوون لەبەرەوە ئەو کەسانە لە هەموو ڕۆژگارێکە پەیوەندی بە ئێستەوە نییە لە هەر ڕۆژگارێکایەتە دەرەوە دنیا ساردە فەسڵی ئەنفلۆنزایە لە مانگی دەوە بۆ مانگی سێ پێویستە ماسکێکی پشکۆلەی پێبێ بۆ ئەوەی کە خەڵک پژمی ئەمنەی گرێت نەک لەبەرەوە ئەم خۆپاراستنە ئەوەتی هەیە هەر هەبووە و ئێمەش هەموو کەسێ بە نەخۆشەکانی خۆمانوانتووە پێمانوتون کە چوویتە دەرەوە لە سەرمە یان ملپێچێک یان لە چکێک یان شتێک بە دەمە داپۆشە لوتە داپۆشە یعنی لەبەرەوە ئەم شتا شتێکی تازە نیە لەبەرەوە ئێمە لە ئێستا بە هیچ شێوەیەک هیچ حاڵەتێک لە کوردستان و عێراقان نییە بە هیچ کەسێ ناڵین ماسک لە دەمکە ماسک بەکاربێنن ماسکی ئاسایی نەک ماسکی N95 شتیوانە لەبەرەوە هیوارم ئەو کەسانی کە گویان لەم ڤیددیوەیە تۆزێک لە ڤایرۆسی کۆرۆنا تێگەشت بێتن بە چۆنەتی بڵاو بوونەوەی و لە ئینسانەوە چۆن بڵاو بێتەوە لە هەوا بە دەرەجە یەکەم لە یەکێکەوە بۆی چیترە گۆزرێتەوە و هەروەها خۆپاراستنیش بە دەرەجەی یەکەم ئەگەر هاتە وڵاتەکەمان ئێمە هەموو شتێکمان ئێستاچێ لە ڕووی زانیاری و ئامادەیە خەڵکمان وشار کرێتەوە پاک و تەمیز بێ خەڵکمان وشار کرێتەوە چۆن ماس بەکاربێ ماسکی ئاسایی لە دەرەوە ماسکی تۆبی ئەوەی کە پێوتی N95 یان هەموو جۆرەکانی لەناو نەخۆشخانە کاتێککە ڤایرۆسەکە هەبێ کە نەبێ پێویست ناکە چارەسەرەکەشی ئەو ئێستاکێ نە ڤاکسینی دۆزراوەتەوە و نە چارەسەریی ڕاستەخۆی دژی ڤایرۆسەکە بەڵام گرنگتریشت ئەوەیە کە ئێستا لە چین نەکرێت ئەوەیە کە لە ئەمریکاکرێ ئەوەیە کە لە فەڕەنسا و ئیتالیاکرێ ئەوە یەکەم ئەنتیبایۆتیکیی بڵێن بۆی کۆمەڵێ بەکتریا داپۆشێ وەرێگرێ هەچ ئەنتیڤایرۆسێکیان بەدەستەوە ئەیەنێ تۆزێک دۆزێکی کەم جۆعەیەکی کەم هایدرۆکۆرتیزۆنیانێنێت چەند جارێک لە ڕۆژێکە مغەزیکی زۆریانێنێ بەڵە خۆشویستان ئەمە ڕێنمایەکانی ئەو پزیشکە بوو هیوادارینەوە سوودتان لێوەرگبرێ هەر لە بەڕێبراتی گشتی تەندروستی سلێمانیەوە وێنەیەکیان داناوە کە ڕێنمایی تێدایە ئەو خۆراکانی کە بەرگری لەش بەهێز دەکەن بۆ بەرگری لەش بەهێز بێت ئەمە ڕەنگەوە پرسیارە بێت لای هەمومان دروست بێت لەبەرەوەی مرۆڤ ئەگەر بەرگری لەشی دابەزێت بەرامبەر بە نەخۆشەکان زوو دووچاری هەڵامەت و ئەنفلۆنزا و ڤایرۆسەکە دەبێت تۆ دەبێت ئەو خۆراکانە بخۆی کە بەرگری لەشت بەهێز دەکەن و بۆی بە دووربی لە نەخۆشیەکە هەندێک لەو خواردنانەی کە دانراون لەم پەیجەیە دەڵێ هەنگین بخۆ ماسی سیر و پیاز برۆکلی سەوزەوات واتە دەبێت ئەم پێکاتەنە لە خواردنەکاندا هەبێ ئەم ماوەی هەوڵ بە پەنای بۆ بەرە لەگەڵ خواردنەوەی شەربەت ئەگەر بتوانین شەربەتی پرتەقاڵ لیمۆی تێ بکەیت یان ئاو بەبێ قاژێک لیمۆ مەخۆرەوە ئەم ماوەیە زۆر باسی زۆر شتەکرێکە ئەمانە بەرگری لەشی مرۆڤ بەرامبەر بە نەخۆشیەکان زیاد دەکەن بۆی بتوانین ئێمە ئەگەر بێت تو دووچاری ئەنفلۆنزایەکی سووکیش بین مەرج نییە زۆری نەمان خۆشویستان هەڵامەتێکمان لەگەڵدایە مەرج نییە ئەو هەڵامەتە 100% نیشانەوە بێ کە تۆی بترسی بڵێ دووچاری کۆرۆنا بووم نەخێر بێگومان بەڵام هەمیشە باشترە خۆمان بپارێزین وەک لەوەی بگەینە ئەو حاڵەتە لەبەرەوە ئەم خواردنانە بەرگریمان بەرامبەر بە نەخۆشەکە زیاد دەکات.